الإكرام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يسألون من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يرسل عليكما شواظ من نار ونحاس فلا تنتصران فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان فبأي آلاء ربكما تكذبان فيومئذ لا يسأل عن ذنبه
فبأي آلاء ربكما تكذبان يعرف المجرمون بسيماهم فيؤخذ بالنواصي والأقدام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد هذه جهنم التي يكذب بها المجرمون يطوفون بينها وبين حميم آن فبأي آلاء ربكما تكذبان ولمن خاف مقام ربه جنتان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ذواتا أفنان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان تجريان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان فبأي آلاء ربكما تكذبان الله
الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان كأنهن الياقوت والمرجان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الجزاء الإحسان إلا الإحسان فبأي آلاء ربكما تكذبان ومن دونهما جنتان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد مدهامتان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان نضاختان فبأي آلاء ربكما تكذبان فيهما فاكهة ونخل ورمان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله
فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد متكئين على رفرف خضر وعبقري حسان فبأي آلاء ربكما تكذبان تبارك اسم ربك ذي الجلال والإكرام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد وكنتم أزواجا ثلاثا فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون
يصدعون عنها ولا ينزفون. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. وفاكهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون وحور عين كأمثال اللؤلؤ المكنون جزاء بما كانوا يعملون لا يسمعون فيها لغوا ولا تأثيما إلا قيلا سلاما سلاما. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. وأصحاب اليمين ما أصحاب اليمين في سدر مخضود وطلح منضود وظل ممدود وماء مسكوب. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. وفاكهة كثيرة لا مقطوعة ولا ممنوعة وفرش مرفوعة إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا لأصحاب اليمين ثلة من الأولين وثلة من الآخرين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد. وأصحاب الشمال ما أصحاب الشمال في سموم
لا بارد ولا كريم إنهم كانوا قبل ذلك مترفين وكانوا يصرون على الحنث العظيم وكانوا يقولون أئذا الله الله السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. ئەو عیبادەتانەی کە لەم چەند ڕۆژە کراوە و ئەو خێر و سەدەقانەی کە لەم چەند ڕۆژە کردوتانە ئەو دوعایانەی کە لەم چەند ڕۆژە کردوتانە پێتان دەڵێم خوای گەورە لە ئێوە و لە ئێمەشی قبوڵ کرد بێت یا ڕەب العالەمین. لە خوای گەورە ئەپاڕێمەوە کە خوای گەورە لای خوای گەورە هەموو شتەکان ئاسانن کون فەیەکونن. هەر شتێک کە خوای گەورە ئەمری لەسەر بکات لە کون فەیەکونە ئەبێ. دەڵێن یا ڕەبی خوایە هاتنی ئەم جەژنی قوربانە بکەیتە خێر و خۆشی بەسەر ئەم میلەتەی ئێمە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە گیان ئێمە وەکو موسڵمان دوعاکانمان چەکی دەستمانە سیلاحی دەستمانە و لە تۆ ئەپاڕێنەوە یا ڕەب العالەمین. ئێمە زەعیفین، ئێمە عەبدی تۆین
وەلێت ئەپاڕێنەوە یا ڕەبی خوایە خۆشی بەسەر دڵەکانمان نابێنە ئەم جەژنە بکە هۆکاری تەبایی و برایەتی بەسەر ئەم میلەتەی ئێمە یا ڕەب العالەمین چیتر ناخۆشی لەسەر ئەم میلەتەی ئێمە لاچێ و هەڵبگیرێ برایەتی بەسەر دڵەکانمان نابڕژێنی اللهم ئامین. خۆشەویستان، جەژنەکان جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان دوو نیعمەتی زۆر گەورن. نیعمەتەکانی خوای گەورە دەبێت ئینسانی مسلمان بە شوکر پێشوازی لێ بکە. نیعمەتەکانی خوای گەورە دەبێت بە گەورەی تەماشا بکرێت. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بەڕاستی لە نیشانەی تەقوا و لە نیشانەی بڕوابوونی ئینسانی ئیماندار ئەوەیە کە تەقوا لە دڵیا بێ ئەم مناسبەتانە بە گەورە سیر بکە. چۆن کە ئێمە بە تەکبیرات دەست پێکەین، یعنی خوای گەورە گەورەترینەکانە بە گەورە تەماشای ئەکەین. بۆیە ئەوە نیشانەی تەقوا و ئەوە نیشانەی ئەوەیە کە تەقوا لە ناو دڵی مرۆڤەکانە هەیە. بۆیە من پێتان ئەڵێم ئەمە نیعمەتێکە، سوێن بەخوا نیعمەتی جەژنەکان کە خوا بەسەر میلەتی محەممەد المستەفا ڕژاندوێتی هێناوێتی بەسەر میلەتەکانی ترا نییە. سیرکەن بزانە چی نیعمەتێکی خۆشە، ئاوەها ئەمە هەموو دەموچاوە بەیەکەوە کۆ ئەبنەوە، دڵەکان خۆش ئەبن، ئیسلاحەت دێ بەسەر دڵەکان بەسەر دڵی مرۆڤەکانە. بۆیە پێشوازیکردن لە نیعمەتەکانی خوا بەچی ئەکرێت؟ بە شوکری خوا. بۆیە با من لێرەوە ئامۆژگاری خۆم و پاشان وەکو نەسیحەتێکی برایەکی بچووکی ئێوە ئەم نیعمەتانە با بە شوکر دەست پێ بکەین، بە شوکری خوای گەورە نەک بە مەعسیەت. ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ، چونکە تەمەنمان ئێمە کەمە. ئێمە چین ئەوەندەی کە بتوانین بە تاوان پێشوازی لەم ڕۆژانە بکەین. سەرەتای یەکەم ڕۆژی ئەم نیعمەتەی ئێمە بۆ ئەبێ وابێ ئیتر ئێمە نەینە مزگە و وابێ ئیتر کە بەرەو تاوان بڕۆین، نا بە شوکر و ئەم نیعمەتانە بە شوکری خوای گەورە ئێمە دەست پێ بکەین. جەژنی قوربان پەیامێکی زۆر گەورەیە بۆ کێ خۆشەویستان، بۆ ئەو گەنجە بەڕێزانەی کە ئێستا هاتوون دانیشتون. دەبێ پیاغەمبەر ئیسماعیل ئاسا عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەر بە باوکەکانیان بڵێن یا ئەبەتی فعل ما تؤمر. ئەی خۆ ئەم جەژنی قوربانە ئەم قیسانێک کە لە قورئانە خوا تۆماریەکە بێهۆ نییە، پەیامێکی گرنگە بۆ گەنجەکانمان کە چیتر لە ماڵەوە باوکەکان کە دائەنیشن گەنجەکانمان نابێ قاز ڕابکێشن. کاتێک کە باوکە بەڕێزەکان بە گەنجەکانیان بە کوڕەکانیان کچەکانیان دەڵێن ئەوە بکە، نابێ بڵێ شتی وان نییە. چی لەسەر بڕین گەورەتر هەیە؟ کە کاتێک پیاغەمبەر ئیبراهیم بە کوڕەکەی ئەفەرمێ سەرت ئەبڕن، ئەفەرمێ یا ئەبەتی فعل ما تؤمر ستجدونی إن شاء الله من الصابرين. بەڕاستی پەیامی گەورەیە بۆ گەنجەکانمان دەبێ ئیسماعیل ئاسا بەرامبەر بە باوکیان بڵێن یا ئەبەتی فعل، هەرچی ئەفەرمی لە خزمەتام، بەڵام بەداخەوە کە ئێستا بەرەو ئاقارێکی تر ڕۆشتووە. خاڵێکی تر لە خزمەتتانە خۆشەویستان، دیقەتدەن ئیسلام ئەو پەیامەی پێ نایەوێ خەڵک بۆ خۆی بژی بێ جیاواز لە دینەکانی تر. ئیسلام پەیامێکی پێ دەڵێت تۆ ئەبێ بۆ چی بکەی؟ بۆ چواردەوری خۆت بژیت، سوودت هەبێ بۆ خۆت. نمونە ئەم قوربانە، ئەوە تا ئیسلام وا ئەکا لە مرۆڤەکان دەڵێت دەبێت تۆ دەست بخەیتە ناو جەرگی خۆتە و پارە دەربێنیت و بیبێ بیدەی بە حیوانێک و سەری بڕیت و تەوزیعەکەی بیدەی بەسەر مسلمانانە، بژی بۆ خەڵکی تر، مەژی بۆ خۆت بەتەنها. بە جیاواز لەگەڵ دینەکانی ترا فێرمانەکە ئێمە ڕەزیل نەبین. بە نمونە زەکات وامان لێ ئەکا کە ئێمە کەسێک نەبین بۆ خۆمان بژین، بەڵکو بۆ چواردەوری خۆشمان بژین. بە نمونەی ئەم دەڕۆژە، ئەم نۆ ڕۆژ و دەڕۆژەی کە ئەم ڕۆژی لەسەرە، مسلمانی وا هەبووە لەم چەند ڕۆژە ڕۆژ نەبووە خێر نەکا. ئیسلام پەیامێکی پێیە بۆ هەموو تاک بە تاکی ئێمە دەڵێ بۆ چواردەوری خۆتان بژین، نەک بەتەنها بۆ خۆتان. خۆشەویستان، با ئێمە وەکو مسلمان ئاگاممان لە خۆمان و ماڵ و منداڵمان بێ. بۆ ئەم کەلیمە ئەڵێم پێش کۆتایی وتارەکەم، لەبەر ئەوەی بە عاقارێکی خراپە ئەڕۆین. ئەم مەسەلەی مۆبایل و ئەم مەسەلەی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکان حاکمە بەڕێزەکان بە ئێمەیان ڕاگەیاندووە کە زۆربەی زۆری کێشەکان بە تەلاق و بە هەموو کێشەکانی ترەوە هۆکارەکەی ئەم مۆبایل و تەکنۆلۆژیایە. بۆیە با لەم کاتانە ئێمە ئاگامان لە خۆمان و نەوەکانیشمان بێت، ئامۆژگاریان بکەین چاک بەکار بهێنرێ.
ئەوە بڕۆن سیرکەن بزانن چەندە کێشەی دروست کردووە لەم جەژنا با ئێمە وا نەکەین بڵێن مناڵەکانمان چیەکەن با بیکەن نا سوێن بەخوا ئێمە بەرپرسیارین والله لە ڕۆژی قیامەتە مناڵەکانمان کچەکانمان یەقەمان دەگرێت دەڵێ بۆچی فێرت نەکردوین ئەی تۆ ئەزانی ئەمە خراپە بۆ پێت نەوتوین نابێ بڵێن دەی چی ئەکەن بیکەن نا ئەوە بەرپرسیارەتی دیە دەبێ ئێمە لەم جەژنا جەژن ئیسلام پەیامی مطلقی پێ نییە مرۆڤ چی ئەکا بیکات شتی وار نییە مرۆڤ حوڕ نییە چی ئەکا بیکات هیچ دینێک و هیچ شتێک هەر نمونەی ئاسایی بێنینەوە لە دنیادا ئەگەر هاتوو شتەکە حوڕ بووی لێی بەرەو ئاقارێکی خراپ ئەڕوا سیرکەن کاتێک کە کۆمپانیاکانی مۆبایل کۆمپانیاکانی گەیاندن و تۆڕەکان کە کاتێک پەیوەندی ئەکەنە فری مرۆڤ چی لێ دێت زۆر هار ئەبێت شەویش ناخەوێت پەیوەندی ئەکات چونکە مرۆڤ دەبێت سنوورێکی بۆ دام بدرێت ئەگەر بێت و سنوورێکی بۆ دانەدێت کاکە بیکە بە خاتری خوا من ئیشم لێ ناقەی ناکە جارێکا خۆ خەتەکە فریە ئاخر فریە بەس خۆڵ گوێچکە فری نییە خۆ قسە فری نییە دەبێ زانی چی پێ بڵێ خۆشەویستان ئەمانە چەند پەیامێکی کورد بوون بۆ خۆم و پاشان بۆی و ئازیز و خۆشەویست لە کۆتایی یا پێم خۆشە باسی قوربانی بکەین ئەوانەی کە قوربانی ئەکەن سەرەتا دوعای خێرمان بۆیان هەیە یا ڕەبی خوایە گیان وەکو چۆن حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ بە هەر تاڵێکی خوای گەورە گوناح چاکەیەکیان بۆ ئەنووسێت خوای گەورە بە هەر تاڵێک لەو حەیوانەی سەری ئەبڕن ئەجر و پاداشتان بۆ بنووسێ بۆ ڕۆژی قیامەت لە دنیا بە ملیارەهای ئەوەندەی سەری ئەبڕن خوا پاداشتان باتەوە قوربانی کردن ئەو کەسەی قوربانی ئەکا سونەتە ئەمە ئاساییە بۆی لامان شتێکی نامۆ نەبێ هەر کەسێ قوربانی ئەکا ئەتوانێت قوربانیەکەی بکا بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆی و ماڵ و مناڵی بەشێکیشی بکا بە هەدێ یعنی هەدێ ئەوەیە کە تۆ شەر نییە بیدەی بە فەقیر ئەتوانی بیدەی بە دەوڵەمەندێکیش بیدەی دە دراوسێکەت بیدەی بە براکان و لە شوێنێکی ترن ئەیکەی بە هەدێ بەشێکی تریشی لەو قوربانیە ئەیدەی بە فەقیرەکان و بەسەر فەقیرەکانە دابەشی ئەەکەی ئەمە حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆیە زۆر ئاساییە ئەی باشە مامۆستا ئەگەر کەسێک هەر جار دڵەکەی بۆ خۆی هەڵگرێ بیکە ئەویتری بکا بەخێر ئێوە نیعمە عەلا نیعمەیە بەڵام وەکو شەرع دروستە بیکەی بە سێ بەشە و بەشێکی بۆ خۆت بەشێکی بۆ هەدێ و بەشێکیشی بدەی بە فەقیرەکان و بە هەژارەکان ئەوەی کە خۆت پێت خۆشە و کە فەقیر و هەژارن خۆشەویستان جەژنی قوربانی پیرۆز لە هەموو لایەکتان پیرۆز بێت یا ڕەبی خوایە ئەوەی کە لەم چەند ڕۆژە خێری کردو دوعای کردووە سەدەقەی کردو خوایەن لێی گیرا بکە یا رب العالمین شفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا رب العالمین بەکردەوەی خۆمانمان لەگەڵا نەکەی بە ڕەحمی خۆتمان لەگەڵا بکەی یا الله یا الله خۆت شافی شفای نەخۆشەکانمان بۆ بنێری بە تایبەتی پیاوێک نەخۆشە و چاوی تووشی نەخۆشی خوێنبەربوون بۆ یا ڕەبی خوایە شفای و شفای هەموو نەخۆشیێک بدەیت یا ڕەبی خوایە ئەو دایکانی تا ئێستا خوشکانی منداڵیان نەبوو خوایە منداڵی ساڵح و ساڵحیان پێبەخشی بێنازیان نەکەی لە نازی دایکایەتی یا الله یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو لایەکمان بکەی شفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوای گیان جەژن کەیتە خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان یا ڕەبی خوای ئەم مەجلیسە جێنێڵین تۆ لە هەموو گوناهەکانمان خۆش بی لای تۆ زۆر ئاسانە یا رب العالمین خوای گیان دوعاکانمان لێ گیرا بکەی قوربانیەکانمان لێ گیرا بکەی بەکردەوەی خۆمانمان لەگەڵا نەکەی بە ڕەحمی خۆتمان لەگەڵا بکەی بەر شەفاعەتی پێغەمبەری خوامان بکەی صلی الله عليه وسلم جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان جەژن بێت لە جەژن و خۆشیا بن لەلایەن منەوە گردنتان ئازابی ئێوەش گردنی ئێمە ئازاب بکەن ئەوەی کە تەوقە لەگەڵ یەکتری ناکەین ئەوە ناگەێنێ کە ئێمە ماڵەکان بە یەکتری نەگەڕین و ئەوە ناگەێنێ کە ئێمە بە پەیامێکی مۆبایلیش بێت پەیامەکانمان بگەێنین جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن جەژنتان پیرۆز بێت لە جەژن و خێر و خۆشیا بن گردنتان ئازا بێت خوای گەورە لە من و لە ئێوەش خۆش بێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه
بەناوی خوای گەورە میهرەبان جژنتان پیرۆز بێ جژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانەکەین لەسەر تاسەری جیهان ئینشاڵڵا کە ئەم جژنە بێتە مای خێر و خۆشی بۆ کشلایەک دیارە لە دوای مەراسیمی سەلام عەلەیکوم کاکساتگیان لە دوای مەراسیمی نوێژی جەژن و وتارەکانەوە یعنی هاوڵاتیان جژنە پیرۆزە لە یەک دەکەن ئێستا ئێمە لە مزگەوتی فەجری لە شاری سلێمانی دەچینە لای بەشێک لەو مسلمانانەی کە لە دوای جژنە پیرۆزەوە مزگەوتەکان جێ دەڵن و دەگەڕێنەوە سەلام عەلەیکوم جژنی پیرۆز قوربان خۆم بارێکی بکە ئینشاڵڵا پێیان قسەتان چییە لە ڕۆژی جەژنی قوربانە والله پێم قسەیەمە هەموو کاتێک حەزەکەین میلەتی کولی ئەو بەخۆشی بژی ئەم نەهامەتێمە لەسەر لا بچین ئینشاءڵڵا خوای گەورە میهرەبان نیعمەتی خۆیمە زیاتر بەسەر بڕێژێ خوای گەورە میهرەبان ئەم قوربانیان شوێن لێ قبوڵ بکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خوایان ڕێنمونیان زیاتر بکە لەگەڵێەوە ئینشاءڵڵا حاجیگان سلام عەلەیکوم جژنی پیرۆز بێ ئەخوا قسە و پێیامتان چییە لەم جژنی قوربانەیە بۆ مسلمانان بەعام بۆ لە هەموو مسلمانانی سەرعەرز و مسلمانانی ئەم شاری خۆمانەکەین و جژنیان پیرۆز بێت بەخۆشی لە هەموو لایەک ئینشاءڵڵا پەیامت چییە بۆ گشت مسلمانان و حیزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتی لەم دۆخی ئێستاکە خەڵک لە دۆخێکی سەختیدارن لە سیاسیەکان گوێ لە قسەی ئێمە ناگرین تاکو ئێمە پەیامان بۆیان هەبێت پەیامان بۆ مسلمانان ئەوەیە کەوا یەکتریان خۆش بێت و لە ناو یەکە یەک بن و ئینشاءڵڵا عیبادەتی خوای گەورە بە جوانی بکەن و جەژنیان پیرۆز بێت لە هەموو لایەک ئینشاءڵڵا دیارە لە دوای نوێژی جەژن و وتارەوە کە لەلایەن مامۆستاوە پێشکەشەکرێت جەژنە پیرۆزە لە یەکتری دەکرێت هەرچەند ئەم ساڵ مامۆستا ڕێنمایی کرد کە بەهۆی بڵاوبوونەوەی جارێکی دیکەی بەتای کۆرۆنا جەژنە پیرۆزەکان کەمتر بکرێنەوە بە تایبەتی لە مزگەوتە بەڵام بەشێک لە هاوڵاتیان یان مسلمانان جەژنە پیرۆزە لە یەکتری دەکەن حاجی گیان سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام و سەلامەت بێ ئەخوا جەژنە پیرۆز بێ ئەخوا هەزار جار خۆم و یەخوا سەلامەت من پیرۆز بێ ئینشاءڵڵا جەنابتان وەکو ڕیش پیاوێکی بەتەمەن قسەتان چییە یعنی لەم جەژنەیە بە تایبەتی بۆ لایەنە سیاسیەکان و بۆ تەبایی بوون و برایەتی نێوان لایەنە سیاسیەکان و کۆتایی هێنان بەو ناخۆشیانی کە هەیە والله نیازمان ئەوەیە دوعای خێرەکەین ئەوان ساڵح بن کە ساڵح بوون ئێمەش ئینشاءڵڵا ئیسراحە دەبین دوعا ئەکەین ئەم مەسئولان و کرێکار و خۆشوەناسی ئێمە ئیشی پچاکمان بۆ بکەن لە وڵاتە لە مەملەکەتە سا ئەم مزگەوتە کە ئاوانە بەخۆشی چوار پیاوی وەکو تۆیە ئەگەر نەبێ ئیش ناڕوە ئێمە دوعای چی ئەەکەین لێرە لەم مزگەوتە دوعای خێر بۆ ئەو کەساکەین کە یارمەتی میلەتێک هات کە هەژارە یان میلەتێک کە داماوە یان میلەتێک کە خزمەتی ڕەفیق و دۆست و برادەرەکە ئێمە هیچ شتێکمان نییە خۆشی نەبێ ئەمە ئیتر ئەمە خۆشی ئێمەیە ئەم جژنانە کە ئاوا ئەکرێت لە جەژنەکان کاکاجی جەژنی قوربان و جژنەکانی ڕابردوو ئەوانی کە بیرتیت پێشتر جەژنەکان چۆن بوون ها بە تایبەتی جژنەکانی پێشوو وەلحاڵ تەماع نەبوو دنیا زۆر خۆش بوو بۆچی هەمووی تەماع نەبوو ئینا هیچ نەگەشتۆتە ئەم وەختە ئیستا بە مەلائین سیارە و لۆری و قەمەرە و پیکاب لە بەر ماڵی خۆیان وەستاوە هیچ ئەو ژیانیە نەبوو وەکو ئیستا بەس خەڵک دڵیشی خۆش بوو ینی وەکو ئێستا نەبوو کاتە خەڵکی چیشی نەبوو هیچی پێ نەبوو ئەوەنێ ئیسا دڵی خۆش بوو بۆچی دڵی خۆش بوو تەماع نەبوو قۆمەتی خۆپەرسی نەبوو ئەوەیە ئینا هیچ سەروەت و سامانێ نەبوو بگاتە ئەم حادە هیچ شتێ نییە بگاتە ئەم حادە بەس دڵخۆش نییە دەست خۆش بێ دووبارە جەژنە پیرۆز بێ لە خۆت و خانەوەدەتان یەخوا سەلامەت بێ ئینشاءڵڵا لەسەر خێر بۆ خزمەتی ئەم میلەت و داماوەنەی کە هەیە ئەمان خوایە ئەویشی کە دەسەڵاتی خوا ئەمر درێژی کە و ساڵحی کە یارمەتی خۆش نەس دەسێ بە ئەمانی کە لە خوار دەستیانەوەن یارمەتیان بە سەلامەت بێ دەچمە لای مامۆستای مزگەوتەکە کە مزگەوتی فەجرین ئێمە مامۆستاگیان سەلام عەلەیکوم جەژنتان پیرۆز بێ ئینشاءڵڵا هەر لە خۆشیا بن ئینشاءڵڵا سوپاس دەکەین مامۆستا ئەمڕۆ جەژنی قوربانی پیرۆزە بەگشتی پێیانتان چییە بۆ مسلمانان سەرەتا بەخێر بێن بۆ هاتنی ئەم بۆ مزگەوتەی ئێمە بەڕاستی ئێمە
پەیاممان بۆ مسلمانان سەرەتا پیرۆزباییە کە پیرۆزباییان لەکەین خی گەورە هەم ڕۆژێکان جژن و خێر و خۆشی بێت و پەیامیشمان ئەوەیە کە لەم جژنا تەبای و برایەتی یەک بڵاو بکەنەوە ببنە نمونەیەک بۆ ئەحزابە سیاسیەکانیش کە ئێمە پەیامیشمان بۆ ئەوان هەیە کە چیتر بەڕاستی ئەم میلەتە میلەتێکن زۆر ناڕەحەتیمان چەشتووە میلەتێکین کە بووینەتە تەسحیە باڵا دەستەکان بەڕاستی لێرەوە بەوان ناڕەحەتیە لەم تەفرەقەیە بێن خەڵکەوە خۆشەویستی خەڵک خۆیان دروست ببنە جێی متمانەی خەڵکی و پەیامیشمان بۆ خەڵکی بەڕاستی ئەوەیە پێیان دەڵێن تەبابن ئێوە تەبابن خۆش بێگردن یەکتری ئازاب بکەن مردنێک لە ڕێگەمان هەیە بۆ ئەوەی کە بە خێر و خۆشی هەم ژیانەکە بکەین هەم قیامەتەکەشمان لەدەست نەدەین. بۆ مسلمانان پەیامچی ئەمڕۆ جەژنی قوربان یەکەم ڕۆژێتی پێما بێت لە دوای نان خواردنەوە ینی هەوڵاتیان ڕوودەکەنە مەیانی ئاژەڵان بۆ کڕینی ئاژەڵ و قوربانیکردن سونەتەکانی قوربانیکردن ئەگەر بە کورتی پێم بڵێ چۆن بکرێ باشە هاوڵاتیان چی بکەنەوەی قوربانیەکە. بەڕاستی ئەمە زۆر جا باسمان کردو لە وتارەکانە بەڵام مەسەلەی قوربانیکردنەوە سونەتێکی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە قوربانی ئەکرێن قوربانیە باش وایە ئەو کەسە نیەتی پاکی لێبێنە بۆ خوای گەورە بێ نیەتەکەی پاکاتەوە و دوو بتوانێت لەو قوربانی کە ئیکات دایک و باوکی بێبەش نەکات چونکە ئەمانە نەوەی ئەو پەروەردەکراون ئەم قوربانی کە ئەکرێ باش وایە بەڕاستی بە ڕێگەیەکی تەندروستی بڕوای یعنی قوربانی کە ئەکرێ با لە سەرجادەکانان نەبێ قوربانیەکان کە ئەکرێت لە شوێنێکی باشە بکرێت هەتاوەکو نەبێتە ناڕەحەتی بۆ خەڵکی بۆ سەرجادەکان و سنە دوای ئەو قوربانی کە ئەکرێت بسمیلا و ئەڵڵاهو ئەکبەری لێ بکرێ ئەوانەی کە ئێستا ئەمڕۆکە ئەچن حیوان سەر ئەبڕن و بیریشمان نەچێ قوربانی کردن تەنها ڕۆژێک نییە 4 ڕۆژ ئەتوانرێ بەردەوام بێ لەم ڕۆ دەست پێ ئەکا هەتا وەکو خۆر ئاوابوونی 4م ڕۆژی جژنی قوربانی پیرۆز بسمیلای لێ بکەن و ئەڵڵاهو ئەکبەری لێ بکەن سنە دوای ئەو کەسی قوربانیەکە خۆی سەری ببڕێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو جژنێک دوو بەرانی هێناوە خۆی بەدەستی خۆی سەری بڕێ وەیەکیان بۆ خۆی و ماڵ و مناڵی دووهەمیشیان بۆ ئەو ئومەتەی کە ئومەتی خۆی کە ناتوان قوربانی بکەن ئەوەش مژدەیەکی خۆشە لێرەوە کە ئێمە توانین بڕایگەین بۆ کەسانی کە ناتوان قوربانی بکەن پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم قوربانی کردووە بۆ هەموو ئەو کەسانی ناتوان قوربانی بکەن جا بۆیە ئەوەکو ئادابەکان باش وایە نیەتی پاکاتەوە بۆ خوا بێ و خۆی سەری بڕێ بسمیلا بکات و پاشان کی باشا سەر ببڕێ ئەو حیوانە و پاشان ئەو گۆشتەی کاتێک کە سونەت وایە ئینسان سەرەتا خۆی لێ بخوا و ئەو گۆشتش دابشکا بە سێ بەشەوە بەشێکی هەڵگرێ بۆ خۆی و بەشێکیشی هەڵگرێ بۆ هەدیە و بەشێکیشی بۆ فەقیر و هەژارەکان و لەم کاتا کە جژنی قوربانە بەڕاستی ئەوەی کە ئەتوانێت با قوربانی بکە ئەوەی کە ئەتوانێت با قوربانی بکات چونکە قوربانی سونەتێکی هەرچەندە ئەگەر ئەتوانێت لە خۆی ببڕێت و بیهێنێت با قوربانیەکەی بکات و بەڕاستی قوربانیکردنیش بیرمان نەچێ پەیامێکی گەورەی بۆ ئەوەی کە ئینسان پێشوی قوربانی حیوان بڕێ قوربانی بەلاشی خۆشی بدا بۆی کە کەسێکی پیاو بێت بۆ ئەم ئیسلام بۆ ئەم دی ئەوان چۆن بۆ ئێمەیان گەیاندووە ئێمەش دەستبارێکمان هەبێت ئەم پەیامەگەی نەدوێنەوەکانی دوای خۆمان قوربانی ئەوێ بەڕاستی جا قوربانی هەر بە حیوان سەربڕینێ بە حیوان سەربڕینە بە نوێژی مزگەوتەکانە بەوەیە کە تۆ دەستێکت هەبێت لەگەڵ سەحوەیەکی ئیسلامیە دەستێکت هەبێت لەگەڵ کەسێکی چاکە و بتانی ئەو سەفینەی کە ئەڕوا تۆ خۆتی تێ بخەی وەکو کەشتەکەی نوح یعنی ئێمە خۆمان ڕزگارکەین بینێ ناو کەشتەکەەوە هیچ نەبێت بۆی کە ڕزگارمان بێت لەم هەموو خراپەکاری کە لەسەر ئەم زەویا ڕوو ئەدا بەهۆی کەسە خراپەکان و نە کەسە چاکەکان و چاکەکان ئیسلاحیان پێ سپاس دەکەم دووبارە جەژنتان پیرۆز بێ لە خزمەتان سپاس دەکەم دیارە مەراسیمەکانی جەژن سەرەتا بەم شێوەیە دەست پێ دەکەن لە دوای ئەوەی کە نوێژی بەیانی دەکرێت دواتر نوێژی جەژن ئەنجامەدرێ و لە دوای ئەوە مامۆستای مزگەوتەکە وتارێکی دەبێت دوابدای وتارەکە هاوڵاتیان دەگەڕێنەوە ماڵەکانیان بمبەستی جەژنە پیرۆزە و گەردن ئازاییکردن لە کەسوکاریان و هەروەها نان خواردنی جەژنی تایە دوا بەدوای ئەوە یعنی هاوڵاتیان دەرەچن بۆ ماڵەکان بۆ لای خزم و کەسوکاریان بۆی کە گەردن ئازادی لێ بکەن لەو ساڵەداکە هەر مەسەلەن دڵئێشەیەکیان لە یەکتری هەبووە گەردن یەکتری ئازادەکەن و دەشنە نێو کەسوکاریان بە تایبەتی لەم دۆخەی ئێستا ئەمساڵ ڕەنگە جیاوازی هەبێت چونکە بەهۆیەوەی لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك
لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا لو دوي درناتي هرتياني هبي خيرك قوري أصحاب وتان يا رسول الله سمان له هيك قرباني دكن فمي بكل شعرة حسنة تمشاكا تعبيرك تنزوان تفسيرك تنزوان فمي أو حيوانا سنموي بيوية سنخوري بيوية أو دخير الدقاتي هر خيرك لإسلاميك بديت ذات تصور بك بزنش بينا بزان سن مليون موي بيوية بس دوی کانی لاحقانی بمليون موي بيوية او دخير الدقاتي هر خيرك شيك بديت لإسلامتي دا زابزانا لوی پیغمبر علیه الصلاة والسلام فرمی لروج قیامته بهموش تکانی دیتو میدانی عشتر حتی ریخ کانو خوینو گوشتو پیستکی همو دلو سر ترازو دادن ریتن سبحان الله سن حيوان السربري لدنيا لو دعوتي لو خرشي لو خو خيرا بلام هالدنيا الروية بلام اول وقيامتها فاشن فكر لويبكو او حيواني دكي قرباني يعني دكما هدي لو خواي دنيرم زور مهمة لو خواي دنيرم هدي لو خواي لو پیغمبر عليه الصلاة والسلام فرموي او بشتخينا پیش اوي لعردي بالرجال لكن خواي بعردي دكوي لكن خواي بعردي دكوي يكفيني قرباني كاتيش پیغمبر خوشویست ما صلى الله عليه وسلم قرباني لو فاطمه كتير فرموي رضا ورحمة إخوالي قومي إلى أضحيتك ولا لك قرباني قدر راوستا لبروي بكمل قطر خين خوالها هم قناح كان خوش دبي هذه قطر كان دي هذه قوشتا كيدا ذات عالمي دبي أوات ساعد لباداش بكمل قطر وخوالي خوش دبي أبيدك هم فضلوا قورية لو تحسابا لو يخوش بيستانم بيبيست إيمي مسلمان أو سنة قوري زيندي بكينو أو شعائري قوراء كقرباني كردنا كزجنا همو شعائر كان إسلام برز رابقينا حزم راسمشي شعائرشي دين وقورية أو مناري مزقوت وقنبتي مزقوت كاتك دبيني دنجي الله أكبر وتلبيرات شعار الدين لو كاتك الجيجنان دنجي تكبير وقرآن نهز دكيد يعني براسي بغريبي هز بيدكيد بيبيستا برز كينو تكبيراتو قرباني كردنو نيجي ججنو لو لسنة لزجن دا كده تشويني نيج كردن برقاش كده بسيو لوي دنجي تكبيرات همو لا يكام بقريتوا أمتي إسلام أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أو شعائر أنا زور قورنا هذا مني بلا إما هنا مني إما دروي بزيان ديري بيبيستا حتى لتمندا ماينا أو عبادتانا بكين لو خواهي قورا كاكتو دمري سلقا خو دبي همو دنيا مرشيتو بي قسم بخواهي سلقا خو نابي اوي پیش لي روانت كردبي سندر تان خوش دوني عبادتي خواتان كر بروجيبون قرآن تاخين ذكر تان كر ساكت تان كر سندر تان خوشا إن شاء الله لقيامة جوهدر تان خوشا بلان بيوست ايما بزانين او قرباني اقل نظر بلا سخود واجب كردبي كنظري مكان دائما ما نوشتلس من واجب بي دبي بخود نخوي مارو من دارد نخوة همي بدي فقيدا بلا ما قال نزرد نكرديا بخود دخوي مارو من دارد دخوة هري دقلي احتيادية همي خيرا ميم صبري لو خركو لو قدام خير وعبادته لو مرديانج بكن لو زنديان بكن لو من داران بكن لو قوران بكن لو بيران بكن لو همي بكن
شعارێکی گەورەیە هەموو ئەو کەسانەی کەوا مسلمانن قوربانیان لۆ دەچی لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند لە خەمی ئومەتەکەیدا بوو فەرمی یا ڕەبی خوایە ئەو قوربانیە لۆ خۆم و لۆ ئالی محەممەدی صلی الله علیه وسلم زارەشێ قوربانی کرد فەرمی لۆ خۆم و لۆ ئومەتی من ئەوەی کە قوربانی نەکردی پێغەمبەری خوا قوربانی لۆ کرد صلی الله علیه وسلم و قوربانیدا لە پێناو ئومەتەکەی ئێمەش دەبی قوربانی بکەین دەشکرێ ناوی پێغەمبەریش لە قوربانەکەت بکەی صلى الله عليه وسلم وشكوا وفايك كو اگر خودي زندي كنا وسنتك وفايا خيرك لو پیغمبر دتي عليه الصلاه والسلام او سبب هدايه ايميا بلا مگر كسك ناوي پیغمبر لقربانك خوي بك صلى الله عليه وسلم اوج براستي وفايك وزياتر خوش تويستك لكاتي قرباني خوش تويستانم اغاتان لبك ايوان استدبرن سنه وجهت وجهي بخيني كبارو لأخوائي لكم قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين برخوايا نويجو قرباني وزيندي ومرديتم هم الأخوائي قوريا لا شريك له اللهم أو دعايتك أخوائي هذه أو قربانيا منك ولك لا توهات اللوتوش أخوائي يعني مريم أخوائي لا توهات اللوتوش أو دعاء بكن زور زور خيرتي قوريا بسم الله الله أكبر درين اللهم تقبل مني خويا لم قبول بكي أو دعاء أنا بكن لو كراتي دعاء بكن خيرتي قوري أو بخوش ناتان سبري وتشي لكي بكراتا وتشي لأخوي كوا لجاتي ونا وكان بيني وبخين تو إن شاء الله خيري دقاتي مروا بزن لو يكنا فريا دزان حشترو تسير لو حفتانا ملا مروا بزن لو يكنا فريا بس ذكر رئيس عائليك لو خوي بك مارو من دارك هم تدا مشاركه بك او قماني تدانيا رئيس عائله براني مرك بزني سرد بري برمام حيواني قربان الشلو كورو سقطوا لرو لاواز نبي بسم الله الرحمن الرحيم الله اكبر خواي وحيوانك كما قرباني لو خوم خيزان ومارو من دارم همو پیغمبر عليه الصلاه والسلام نو خيزاني هبو قربانك دي هم تدا مشاركه كردنا قال لك زوره فضل كرم خواي زوره خلاص نامي بلام اغاش مان لجين غيبي او ريخو او بيساتي فرادا دول رؤيوا لسد هذا كان مساحه كان فردا نشفيني تشوا لو يخلق بيه ازعاج نبي ان شاء الله يا ربي اخوائي قورا عفو مان بكي يا ربي اخوائي لقناحي خو ما ندايك باب خيزان ومارو من دار كان ما نخوش بي يا ربي اخوائي حجي حاجه كان ما قبول كي ايما ببر دعائي اوان بيخي كدعاء ما لو ذكر يا ربي اخوائي حج عمره بنسيب هرهم مان بكي يا ربي اخويا شفاي نخوش كان ما بدي يا ربي اخويا وكساني اسير وجيرا وبصدرن ازاد يا بكي اواني مردان هي اخويا لمردو كان يا خوش بي زين دي كان يا سلامت بكي درد براما نسلاب بي نخوشي كورونا وهمو نخوش كان ما نسلاب بي يا ربي اخويا ولات بن اودان بكي وبعبادتي خود بخير وخوشي سلامتي وامن وامانتي زياتر يا ربي اخويا درقاي خير لهم لا يكمان بكي او ججنا مالو بكي جيجني خير وخوشي سعدي ان شاء الله يا ربي اخويا درد براما نسلاب بي اوي زواجي نكد يلو اسام بكي اوي اولادي يبي بخش اوي هايتي لو صالح بكي خدايا اوي هر شيء سو مشاكل شيء لو روزه مباركه اخويا لو يحل بكي اللهم امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين ادعوا الله وانتم موقنون بالاجابه ايها المؤمنون صلوا على النبي ايها المؤمنون صلوا على نور الهدى محمد ما مصبري بس دوقي بكان لو عايتوا ما مغازي لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة
لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك راني بەڕێز کەناڵی ئاسمانی پێیان جەژن و تاعەت و عیبادەتی هەموو لایە قبول بێت. ئەم جەژنی قوربانە خوای گەورە بیکاتە مای خێر خۆشی و بەرەکەت بۆ هەموو مسلمانێک. وەڵێ ئێستا ئێمە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێرین، مزگەوتی عوزەیری ناوە. لە مزگەوتە مەراسیمەکانی جەژنی قوربانی پیرۆز بە شێوەیەکی گەرم و گۆڕ بەڕێوە دەچێت، وەکو ئەوەی لە دواوەی من دەبینن کۆمەڵێکن لە مسلمانان کەوا لەم مزگەوتە جەژنە پیرۆزە یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە یەکتر دەکەن و بەڕێز تەوقە لەگەڵ یەکتری دەکەن. من پێم خۆشە پەیامی جەژنە پیرۆزەی هاوڵاتیانی ئەم مزگەوتە و نوێژ خوێنانی ئەم مزگەوتە بۆ بینەرانی بەڕێز بگوازمەوە ئاخۆ بزانم هاوڵاتیانی ئەم مزگەوتە پەیامی جەژنە پیرۆزیان چییە؟ سڵاو دەوێت کاکەز من بەڕاستەخۆ لەگەڵتم من دەمێت پێم خۆشە زۆر سپاس دەکەم جەژنی شت پیرۆز بێت پێم خۆشە بزانم پەیامی جەژنە پیرۆزەی تۆ چییە؟ والله ئینشاءالله خوای گەورە نێژ و تاعات و عیبادەتی لە هەموو مسلمانان قبول کرد بێ ئینشاءالله. زۆر سپاس دەکەم. کاک حەزی دەمەوێت ئەوە بپرسم جیاواز لە جەژنەکانی ڕابردوو هەز بە چی دەکەی لەم جەژنەی ئەم جارەدا؟ وڵی حەز بە چی دەکەم؟ زیاتر حەز دەکەم مسلمانان خەڵکی زیاتر بەرەو دینی خوای گەورەی سوبحانه وتعالى تەماشای کە ڕۆژێک کە ڕۆژی عەرەفەیە تەماشام دەکرد کە ئەنەما ڕەمەزانە خەڵکێکی ئەوەندە زۆر هەستن کردکەوە بە ڕۆژیە. زۆر باشە کاک حەزی وەکو جەژنە پیرۆزە ئەم ساڵ لەگەڵ ساڵی پارکەوە ساڵی پار نەخۆشی هەبوو کەرەنتینە بوو جیاوازی هەیە لە گەرم و گۆڕی مسلمانان بۆ ئەم ڕۆژە؟ وەڵی هەز دەکەم یعنی کاتێکە بەرەو جەژن دێ وا دەکەن کەوا جەژنەکە ئینسان تام لێ نەکاتن لەبەرەوەی ئەخباری وات پێدەرێتن بزات کاتی ڕەمەزان کاتی عیبادەت کاتی جێژنەکان وا دەکەن کەوا ئینسان تام لەو جێژنانە نەکاتن. دووبارە جەژن پیرۆز بەڕێزی زۆر سپاس دەکەم. بەڵێ من دەمەوێت بەشێشتر لە هاوڵاتیان وەربگرمکەوە لێرن بۆ جەژنە پیرۆزە هاتوون. من یەکێک لەو گەنجانەم لەگەڵم پێم خۆشە جەنابەت وەربگرم سڵاو دەبێت جەژن پیرۆز بێت. من جەژنە پیرۆزە لای تۆ چی دەگەینە جەژنی قوربان؟ بەڕاستی جەژنی قوربان لە بۆ مسلمانان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەم. جەژنی قوربان مایە شانازیە لە بۆ هەموو میلەتی کورد چکە ئێمە ئومەتی محەممەد المستەفا و لە هەموو خانەوادەی خۆم پیرۆز دەکەم ئینشاءالله داوا لە مسلمانان دەکەم قوربانی بکەن چکە قوربانی سنەتێکی موەکەدی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جیاواز لە جەژنەکانی کە ئەم جەژنە جیاوازی چێ لەگەڵ جەژنانی ساڵی پار و پێ؟ بەخوای جیاوازەکەی ئیلا ئەوەیە کە ئەو نەخۆشی و ئەو کۆڕۆنا و شتە لە ناو میلەتی کورد هەیە ئینشاءالله خوای گەورە ئەوەش بەسەرماندا تێدەپەڕێنێت و دەڕواتن. بارە جەژنتان پیرۆز زۆر سپاس دەکەم. بەڵێ من دەمەوێت بەشێشتر لەو هاوڵاتیانە یاخود لەو گەنجانە وەربگرم کەوا لێرن. کاک حازی سڵاو دەبێت من دەمەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم لە کەناڵی ئاسمانی پێیامەوە. پەیامی جەژنە پیرۆزەی تۆ چییە بوو؟ جەژنە پیرۆزە ئاراسەی چێ دەکەی؟ ئارازەی هەموو کوردستان دەکەم بۆ برایەکانی خۆشەویست هاوی بسورمانە. جیاواز لەو جەژنە جەژنی ساڵی پار و پێرە لەگەڵ ئەم جەژنێ ئەمڕۆ جیاوازەکەی چییە؟ ساڵی پار و پێرە نەخۆشی هەبوو کەرەنتینە بوو ئەم ساڵ خەڵک چۆن جەژنە پیرۆزە دەکەن؟ وەڵای دوور بە دووری دوور بە دووری نوێژەکان هەر دوور بە دووری دەکرێ و
دەستان خۆش لە کاک حاجی سوپاس دەکەم دووبارە جەژنت پیرۆز بێت لێت مبارەک بێت زۆر سوپاس دەکەم هەموو مسلمانان زۆر سوپاس دەکەم دەستان خۆش بێت داخوا بەڵێ من یەکێشتکە لەو گەنجانەم پێم خۆشە وەری بگرم سڵاو دێبێت جەژنیشت پیرۆز بێت جەژن لای تۆ چی دەگەێنێت والله جەژن مای شادی و خۆشە بۆ ئێمەی مسلمانە زۆر باشە تا ئێستا عازیان عومرەت کردووە ناوەڵا خوا بیکاتە قسمەت ئینشاءالله خوا بیکاتە قسمەت ئینشاءالله ساڵی ئەم ساڵ ئەم جەژنە لەگەڵ ساڵانی پار و پێرە جیاوازەکەی چییە؟ والله ئەو جێژنیان زۆر خۆشە بە ئەکمیەوەی خەڵکەکە تێکەڵ بووە پار ساڵ بەهۆی ئەو ڤایرۆسە کەس نەیدەتوانی دۆقە و جژنانە بکە بەس ئەم ساڵ جێژنێکی خۆش بوو لەگەڵ جێژنی ڕەمەزان لەگەڵ هاتنی جەژن تا چەند گرینگە تۆکو گەنجێک خەڵک دڵی یەکتر ئاش بکاتەوە لەو دڵ ڕەنجاندنی یەکتری بەدوور بکرێت والله خۆی جەژن مەراسیمێکە بۆی کەسەکان سیلێ ڕەحم بەجێ بهێنن سەردان یەکتری بکەن بۆ ئەوەی سیلێ ڕەحمیان جێبەجێ بکەن و هەروەها ئەو کەسانی کەوا سیلێ ڕەحمیان پرسان دێ پێویستە سیلێ ڕەحم جێبەجێ بکەن و بەس لە فی سەبیلیلا گەردەن یەکتری ئازا بکەن دووبارە سپاس دەکەم بڵێ ئەوەی کە لە نێو مزگەوتی عوزەیریدا دەبیندرێت مسلمانان بە شێوێکی جیاواز و بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە جەژن دەکەن و جەژنە پیرۆزە ئاراستەی یەکتری دەکەن من پێم خۆشە مامۆسایەکی ئاینی وەربگرم مامۆستا فەتحی زراریم لەگەڵا بە شێوەیەکی ڕاستە خۆ مامۆستا لەگەڵتم سڵاوت لێبێت مامۆستا دەمێت جەژنە پیرۆزەی خۆت ئاراستی بزانم ئاراستی چێ دەکەی و جەژن ئەم جەژنە تاتن جیاوازە لەگەڵ جەژنەکانی ڕابردوو بسم الله الرحمن الرحیم یاخۆ بەخێر بێن وڵا جەژنە پیرۆزەی لە هەموو گەلی ئیسلام و مسلمانان دەکەم بەعام مسلمانانی کوردستانیش بە تایبەتی ئینشاءالله خوای گەر بکاتە خێر و خۆشی لە ئومەتی ئیسلام وڵا جێژنەکان هەمووی هەخۆشە بەڵام فعلەن وەکو جێژنەکانی پێشترێشنە لەبەرەوەی خەڵکانەکی زۆر لە معانەت و ناخۆشیدایە ئەوجە هەیە لەبەرەوەی ئیشی نییە کاری نییە یان لە هەیە نەخۆشی هەیە لە مارە یان وەزعی ئیداری تەواو نییە یان هەر مەشاکلەکان بە خۆتان دەزانن زۆرە لۆن منە بڕینی موسە یعنی تەئسیراتی لە خەڵکی کردیا ئەو نەخۆشە تەئسیری کردیا فعلەن وەکو پێشترێ نییە بەڵام بکولی ئەحوال مسلمانان پێ لە خۆ دەنێن با هێندێک خۆشی دەربڕن بەڵام وەکو جێژنەکانی پێشترینە کە خەڵک بێ مشکلە و بێ وای بیتن ساڵی ڕابردوو بەهۆی کەرەنتینەوە یعنی بۆ بڵێم جەژن هەر نەکرا یاخود نوێژی جەژنە نەکرا ئەم ساڵ مسلمانان هەست دەکرێت بە گروتینێکی تکەوە هاتون جیاوازی هەیە بەتەئکید ئەو سار دەبینین هەم لە جێژن و هەم لە قوربانیکردن و هەم لە هاتنە مزگەوتەکە گەرم و گورترە خەڵکەکە الحەمدولillah بەڵام لەگەر ئەوەشدا یعنی خەڵک معاناتی زۆرە يعني طبعا كاتك كسك جيجن دادك هيش شو مشاكلة عائلي واقتصادي وابوري ويعني اوشتان نبي بخوش تردت قام قلت تردت انا جيجنك بلام فعلا بكو عبادتها ودان كنو مراسمك خل زور قام قرا الحمد لله يعني ذلك خل كان مشتاق له شيء الحمد لله دابا ما وصلنا كتاب بسببكم ئایا تا چەند گرینگە مسلمانان گەردەن یەکتر لە جەژندا ئازاد بکەن ولا بتأكيد طبعا للشرع لە سێ ڕۆژان زیاتر نابێ ئینسان غەل و غەش و حقدی بەرامبەر مسلمانە هەبێ سێ ڕۆژ تێپەڕی جایز نییە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا يحل للمؤمن أن يهجر أخاه فوق ثلاث فعلا جەژن فرسەتەشی زۆر گەورەی لەوەی کە ئینسان گەردەن یەکتر ئازاد بکە لەبەرەوەی شەیتان پێ دڵخۆشە کە ئینسان یعنی ئەو حقدە لە دەردا بنێ بەڵێ فعلا وایە ئینسان لە ماری خۆیەوە لە خزم کەسەکانەوە تا دەستە دوێ لە دوورەوە ئەوانێک بە تایبەتی کێشەیان هەیە زۆر مهمە گەردەن یەکتر ئازاد کەن یعنی فرسەتێک و هەلێکی زۆر گەورە مهمە لەو کاتێدا خۆش بنەوە زۆر سپاس دەکەم من دەمێت بە شەشتر لەو گەنجانە وەربگرم سڵاو لێبێت جێژنت پیرۆز بی سەلام لێ تەماشا کامێرەکە بکە ئەوە کۆ چۆنە خۆت نەگۆڕیەوە بۆ جێژن جێژنە پیرۆزەی خۆت ئاراسەی چێ دەکەی داکت بابت برات هەر سێکیان دەباشە دووبارە جەژن پیرۆز بێت جەژنە پیرۆزانەی خۆت بکە دەستان خۆش بێت بەڵێ من دەمەوێت بەشێکی تر لەو گەنج و هاوڵاتیانەی کەوا لەم مزگەوتن وەریان بگرم بۆ جەژنەکە هاتوون بۆ جەژنە پیرۆزە هەڵبەتە جیاوازە ساڵی پار و پێرار ئەم ساڵ مسلمانان بە گروتینێکی جیاوازەوە هاتوون بۆ
جەژنە پیرۆزەی یەکتری من پێم خۆشە یەکێک لەو ئامادەبوانی نێو مزگەوتەوە بگرم سڵاو دەبێ من پێم خۆشە جەناب دوور بگرم جەژنت پیرۆز بێت ئایا جەژن لای تۆ چی دەگەێنێت و ئەم جەژنە جیاوازی چێ لەگەڵ جەژنانی ساڵی پار و پێرا بسم الله الرحمن الرحیم پێشی بەخێرتان دەکەین قوربان جژنەی جەناوت پیرۆز بێ و جژنەی مسلمانان پیرۆز بێ جێژنە لە عینی کات ژنی مسلمانانە ئینسانی مسلمان لەو کاتەی دری خۆش الحەمدلله فەرزێکی گەورەیە کە خوای گەورە جێبەجێ دەکا حەجە ئەوجا لە پاشینێش قوربانی ئینشاءالله ئەوجا خوای گەورە لە هەموو لایەش قبول بکە ئینشاءالله ئینشاءالله خوای گەورە لە هەموو لایەش قبول بکە جیاواز لە ساڵی پار کە کەرەنتینە بوو و بەشێک لە مسلمانان نەیانتوانی جەژن بکەن ئەم ساڵ بە گوڕوتینێکەوە هاتوونەتە مزگەوت یاخود جیاوازی نیە لەگەڵ ساڵان بەڕاستی خۆشترین جێژنە الحەمدلله چونکە لەبەرەوەی ئینسانی مسلمان کە جێژنی نەبوو کەواتە یعنی هیچ ئەوە چێوان نییە بەڕاستی بەس الحەمدلله ئەستا کەرەنتینە نییە و الحەمدلله جێژنە و خۆشی الحەمدلله زۆر باشە من دەمێت وەکو کۆتا ئاراسی جەنابتی دەکەم جەژنە پیرۆزە ئاراسەی شێ دەکەم وەڵا مسلمانان بە تایبەتی و جەنابت و هەموو مسلمانانی کوردستان سپاس دەکەم دەستان خۆش بێت سپاس دەکەم دووبارە جەژنتان پیرۆز بێت بەڵێ من دەمەوێت بەشێشتر لەو ئامادەبوانە وەربگرم کەوا لێرەن سڵاو لێبێت من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم زۆر سپاس دەکەم جەژنتان پیرۆز بێت جەژن لای ئێوە چی دەگەێن وەڵاهی جێژن شەش خۆشە و جێژنی قوربانە شەشی ناو مسلمانانە جێژن پیرۆزی هەموو مسلمانە دەکەم لێوەش دەکەم سپاس دەکەم جیاوازی ئەم جەژنە لەگەڵ جەژنانی ڕابردوو هەبووە یاخود ئەو جێژنەی قسە باشتر بیانێ لە ڕووی مادیەوە لە ڕووی ئیمکانێتەوە خەریک زیاتر هاتووە دەدەرەوە نەخۆشەکەشمان ئینشاڵڵا ناو کەم بووە ئینشاڵڵا بەرەو باشترش دەچێت ئینشاڵڵا دووبارە جەژن پیرۆز زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێ ئاخوا بەڵێ لە ئێستادا مسلمانان بەردەوامن لە جەژنە پیرۆزەکردنی یەکتری و من پێم خۆشە بەشێشتر لەو مامۆستا ئاینیانە وەربگرم وەکو کۆتا بەرگە و بەشی ڕووماڵی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان کەوە تایبەت بە ڕۆژ و کاتی جەژنی قوربان ئەم ڕووماڵەی ڕێکخسووە من پێم خۆشە مامۆستایەکی تر وەربگرم مامۆستا سڵاو لێبێت جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی وەکو کەسایەتیەک تا چ ئامۆژگارێکتان بۆ هاوڵاتیان هەیە و بەتایبەت لەم جەژنەدا بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێرات نەچی گەرم و گوڕیەوە دەکەم سەرەتا پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان دەکەم و بەتایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان خوای گەورە ئەم جەژنەمان بە بکاتە جەژنی ئاشتی و تەبایی و برایەتی و خۆشی و محەبەتی و نێزیک بوونەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئامۆژگاریم بۆ مسلمانان ئەوەیە بە هیچ شێوەیەک گوناه و تاوان و بێشەرعی نەکەن چونکە ئەم جەژنە جەژنی مسلمانانە مسلمانیش حیفە لە جەژنەکەی خۆیدا بێ ئەمری خوای پەروەردیگار بکە سبحانه وتعالى لەو ڕۆژەنەدا ژن و پیاو تێکرد نەبی گوناه و بێشەرع و تاوان نەکەن قوربانیەکانیان جوان سەر ببڕن جوان تەوسعەکەن جوان دابەشکەن شار و وڵاتی پیس نەکەن ئەوانە هەموو ئادابی مسلمانانن و هەروە ئەو کەسانی کەوا لێک تووڕەنە لەگە یەکدی ئاش بنەوە تەبا ببنەوە دڵی شەیتان خۆش نەکەن بەرکو بە گوێی خوا و پێغەمبەر بکەن سبحانه وتعالى و پێغەمبەری صلی الله علیه وسلم بە گوێ خوا بکەن سبحانه وتعالى و بە گوێ پێغەمبەر بکەن صلی الله عليه و آله وسلم من دەمەوێت بەشێشتر لە مسلمانانکەوە سەقاڵی قوربانی زۆر ئەو قسەیە دەکرێت ئایا قوربانی ئاژەڵ بۆ یەک خانەوادە دەبێت یاخود بۆ یەک کەس دەبێت ئەوە بەڕاستی کێشەیەکە خەرک لێ حاڵی نەبووە دەناخۆی کێشە نییە بەڵام خەرک لێ حاڵی نەبووە طبعاً بە ئەمەوێت لە ڕێی کەناڵەکەی ئێوە ئەو بۆ مسلمانان ڕوون بکەینەوە بەڕێزان دیارە لە وڵاتی ئێمە گا و مانگا و گامێش هەیە ئەوانە بۆ 7 نەفەران دەبی من ڕوو بزنیشمانێ ئەوانە مەرێکە و بۆ یەک نەفەری دەبی بەڵام بۆ نمونە کەسێک کە مەڕێک دەکاتە قوربانی یا بزنێک دەکاتە قوربانی بۆ یەک شەخسە قوربانیەکە بەڵام ئەم کەسە دەتوانێت خەرچی دیکە لەگە خۆی لە خێرەکەی بەشداری پێ بکە ئەوەیە مشارەکە پێ بکە کابرایەک دەتوانێت لە باتی دەڕێ نەتم وایە ئەم قوربانیە دەکەم و لە باتی خۆم و خاو خێزانەکەم کە ئەو سنەتە بۆ ئەو خاو خێزانەی تەطبیق و تەنفیز دەبێت مامۆستا ئەوە لە چ کاتێکدا ڕەوا و ڕاستە ئەی کەسێک کە دەسەڵاتی هەبێت بەڵام وەکو دڵی نییە یاخود نەتوانێت یاخود نەیهەوێت ئەو قوربانیە بکە تەنها شتێکی بچووک ئاژەڵێک دەکاتە قوربانی بۆ هەموو خانەوادە
جا کابرا وەکو دڵفراوانی دڵی وەکو پێویست فراوان نییە تا وەکو قوربانی بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەی بیکات تەنها کەمتر لەو دەسەڵاتی کە هەیەی دی قەیدی ناکە کە بۆی هەیە بۆی جائیزە و دروستە یەک مەڕی یەک مەڕی یانێک بزی سەر بڕی لۆ خۆی هەموو خانەوادەکەشی تێدا بەشدارە بەڵام ئەگەر کابراایەک دەسەڵاتی هەبی توانە هەبی و دەوڵەمەندبی گایەکی سەر ببڕی ئەوە چاکتر و باشترە ئەمە لەومانە لە سلێمانی بۆ بزان پەیوەندیان کرد وتیانمە بە چار ماران قەولە گایەکی سەر ببڕی ئێوە چاکتر و باشترە وتم بەڵام بۆشتان هەیە بیکەنە 7 کەس سەلامت بیارەبی دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم من لە ئێستا وەکو کۆتا کەس وەکو کۆتا نەفەر کە لەم ڕووماڵە تایبەتە وەری دەگرم کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە کە نەگوێی هەیە و نەتوانێت قسە بکە ئەوان بە ئاماژەی دەست لەم پێمان دەڵێتکەوە لەو جەژنەدا مەبەستی لە ئاماژەکانی دەستی ئەوە دیارەکەوە قوربانی کردووە و مانگایەکی کردوتە قوربانی و لە پێناوی خوددا کەەوە کەسێک خاوەن پێداویستی تایبەت قوربانی بکات کەەوەش دەلالەتی دڵفراوانی و خواپێداوی و یاخۆت بە زۆریشتر بڵێم سەخاوەتی کۆمەڵگەی کوردەواریە کەەوە مەبەستێتی ئەم ئاماژەیە بگەین دابشکردن لە پێناوی خوا یەکێکە لە ئامانجەکانی و دوای قوربانیکردن و سەربڕینەکەی ئەوە یەکێکە لە ئامانجەکان و مەبەستەکانی بەڵێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بەم جۆرە هاتینە کۆتایی ڕووماڵی تایبەت کە لە شاری هەولێرەوە لەگەڵتان بووین ڕووماڵێکی تایبەت بوو کاوە تایبەت بوو بە نوێژی جەژنی قوربانی پیرۆز دووبارە جەژنی قوربان پیرۆز لە هەموو موسڵمانانی کوردستان و جیهانیان پیرۆز دەکەم. لك والملك لا شريك لك لك والملك لا شريك لك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك
الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك
والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة
لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك
لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك